ڕاگەاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ناسراو بە ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران لە سەروبەندی دووهەمین ساڵیادی ئاخێزی شۆڕژێڕانەی ژینادا سەرەڕۆیی هاوسار پچڕاوانەی ڕژیمی ئیسلامی ڕابگرین. چەند ڕۆژێکی تر ئاخێزی شۆڕژێڕانەی ژن ژیان ئازادی دووهەمین ساڵیادی خۆی بەرز ڕادەگرێ و شۆڕشی هەنگاو بە هەنگاو و شێلگیرانەی جەماوەری خەڵکی ئێران پێدەنێتە سێهەمین ساڵی خۆیەوە. ئاخێزی شۆڕژێڕانەی ژینا کە بە قەتڵی حکوومەتی ژینا مەهسا ئەمینی لە 25 خەرمانانی ساڵی 1401 تاویدا بڵێسەیسەند سەرەڕای سەرکوتی خوێناوی و توند و تیژی لە ڕادەبەدەر هەروە درێژە بە ڕێگای خۆی دەدات، چونکە سەرجەم هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم ڕاپەڕینە هەر ئێستاش بوونیان هەیە. ئەم ئاخێزە شۆڕژێڕانەیە دەیەوێت کۆتایی بە سەرجەم شێوازەکانی ستەم و سەرەڕۆیی دەسەڵات هێنێ و ئازادیەکی گشتگیر و بەرفراوان جێگیر کات و یەکسانی و دادپەروەری بنیات بنێت. لە پێناوە مامانجانەدایە کە خەڵکی ئێران بەوانە وەرگرتن لە ئەزموونی تاڵی 40 چەند ساڵی ڕابردووی خۆیان پشتیان لە دەسەڵاتی ئیسلامی کردووە. بە پێی ئامارە فەرمیەکانی حکوومەت 92% خەڵک لەو بارودۆخەی ئێستا ناڕازین و هەوڵی گۆڕینی حکوومەت دەدەن. دەسەڵاتی ئیسلامی لە سەرزەمینی دەوڵەمەندی ئێران کە لەسەر دەریای نەوت و گاز و سەرچاوەیەکی زۆر و زەوەندی ژێرزەوی هەڵکەوتووە وەک گرنگترین وڵاتە لە هەستیارترین ناوچەی جیهاندا و هەروەها خاوەنی دانیشتوانێکی گەنج و خوێندەوارە کارە ساتێکی خوڵقاندووە کە دراوی ئەو وڵاتە بووەتە بێبەهاترین دراو لە جیهاندا. لە وەرزی هاویندا خەڵک لەگەڵ کەمبوون و پچڕانی بەردەوامی ئاو و کارەبا بەڕێوڕوون. خاوەنی دووەمین سەرچاوەی گازی جیهان پێویستی بە هاوردەکردنی گاز لە دەرەوەی وڵات هەیە. کارگەکانی لە کار کەوتون و کەرەستەی خاویان نییە. ئابووری خۆڕاگری ڕێبەرەکەی بەهۆی بەفیڕۆدانی لێ ڕادەبەدەری پاشکەوتەکانی ئاو و تێکدانی ژینگەی وڵات ئیمکانی ژیانی نەوەکانی داهاتووی ئێمەی خستوەتە مەترسیەوە. دەسەڵات و بەڕێوبەرانی دز و گەندەڵ لە کاتێکدا کە بە لێشاو قەرز دەدەن بە کەسانی نزیک لە خۆیان و لەوانە ئەندام پەرلەمانەکانیان و لە ڕێگای چای دێپشەوە حەیف و مەیلی دەکەن، توانایی پێدانی هەقدەستی کرێکاران، مامۆستایان، پەرستاران و خانەنشینانیان نییە و بەم جۆرە ئەو توێژە زەحمەتکێشەی تووشی ژیانێکی سەخت و تاقەت پڕوکێن کردووە. جەماوەری خەڵکی ئێران لە دژی ئەم 40 و چەند ساڵ ناکارەمەیی و بەڕێوەبردنەوێرانکارە ڕاپەڕیون. ئاخێزە شۆڕژێڕانەکانی بەفرامباری 96، خەزەڵوەری 98 و خەرمانان و ڕەزبەری 1401 لە زومرەی ناڕەزایەتیە بەربڵاوە جەماوەریەکانن بەرامبەر بەم دۆخە دژوار و لە ڕادەبەدەر مەترسیدارە. خەڵک لە پێناو ئازادیەکانی خۆیان لە هەموو بوارەکاندا و لە پێناو ژیانێکی شیاوی ئینسان و کۆمەڵگایەکی یەکسان بۆ هەمووان ڕاپەڕیون و بەردەوام ناڕەزایەتی دەردەبڕن. حکوومەتی ئیسلامی کە توانایی وەڵامدانەوە بە کێشە بنەڕاتیەکانی کۆمەلگا و خەڵکی نییە، سیاسەتی سەرکوتی سیستماتیکی وەک تاکە ڕێگای دەربازبوون گرتووەتە بەر. مشتی یاسنینی دەسەڵات بەوەڕێخستنی شەپۆلی لە سێدارەدانی بەربڵاو دەیەوێت پاشەکشە بە خەبات و ناڕەزایەتیەکانی جەماوەر بکات. جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی زیندانیانی زیانە کۆمەڵایەتیەکان، لە سێدارەدانی 6 بەندکراوی بەلووز لە زیندانی زاهیدان و حکمی لە سێدارەدان بۆ هەڵسوڕاوانی بەندکراوی وەک شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، تۆمەتی بەشداریکردن لە کوشتن، کۆبوونەوە و هەوڵدان لە دژی ئاسایشی نەتەوەیی و مەحارەبە بۆ 8 کەس لە لاوانی دۆسیەی ناسراو بە لاوانی ئەکباتان لە زومرەی دەرەنجامەکانی ئەم سیاسەتەن. جگە لە ئێعدامی جنایەتکارانە، بانکێشکردن و جێبەجێکردنی سزای زیندان و دەستگیرکردنی بە کۆمەڵیش بە ئامانجی پێشگرتن لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و مەدەنیەکان بەڕێوە دەچێت. پەروەندەسازی، هەڵپەساردن، دەرکردن و زیندانیکردنی چالاکانی پیشەیی مامۆستایان و پەرستاران ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەسێنێت. بێبەشکردن لە وەرزەکانی خوێندن و گواستنەوە و دەرکردنی خوێندکاران هەروە بەردەوامە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا تەنیا لە کوردستان زیاتر لە 50 چالاکی مەدەنی دەست بەسەر کراون.
تۆڵەکردنەوە لە کوردستان و بەلوچستان بە بیانووی پشتیوانی بێدریغیان لە بزوتنەوەی شۆڕژێڕانەی ژینە سیاسەتێکی ناسرا و ئاشکرایە. شەڕکردنەوەی گوشارەکان لەسەر حزب و لایەنە کوردیەکانی جێگیر لە هەرێمی کوردستانیش هەر بەم ئامانجە و بە مەبەستی پێشگرتن لە ناڕەزایەتی جەماوەری خەڵکی کوردستان بەڕێوە چووە. هەروەها گوشار لەسەر هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنانیش تا دێت تونتر دەبێتەوە. بنەماڵەی دادخوازانیش بەشێکی ترن لەو لایەنانەی کە بەردەوام لەژێر توندوتیژی و ستەمکاری فاشیستیدا. ئەم بنەماڵانەی کە ئازیزانیان لەدەستاوە بەردەوام لەلایەن مەئمورانی ئەمنیەتی حکوومەتەوە ئەزیەت و ئازار دەدرێت. بەڵام مشتی ئاسنینی فاشیزمی ئاینی دەسەڵاتدار لە ئێران نەیتوانیوە خەڵک چاوترسێن بکات. ژنانی بوێری ئێران سیمای شارەکانیان گۆڕیوە. بزوتنەوەی داواکاری تەوەرەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەدەستێنن. کرێکاران، مامۆستایان، پەرستاران، خانەنشینان و جوتیاران بەردەوام لە کۆڕ و کۆبوونەوە ناڕەزایەتیەکانیاندا ویست و داواکاریەکانی خۆیان دەخەنە ڕوو. بە جۆرێک کە تەنیا لە مانگی گەلاوێژدا 137 ئاکسیۆنی ناڕەزایەتی کرێکاری تۆمارکراو بەڕێوە چووە. زیندانیانی سیاسی بە خۆڕاگری قارەمانانەی خۆیان تۆوی هیوایان لە دڵی خەڵکی ئێراندا چاندووە. خوێندکارانی وشیار سەری تەسلیمدا نانەوێنن. هەوڵی حکوومەت بۆ بێسەرکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە تەواوی لەگەڵ شکست و ناکامی بەرەو ڕووبووەتەوە. نەوەی گەنج و لێهاتووی وڵات کە بە تەکنۆلۆژیای مۆدێرنی سەردەم تیار بووە ڕێگەی نوێی خۆڕێخستن و سازماندانیان دۆزیوەتەوە. یەکگرتووی لێک نزیک بوونەوەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ بەربڵاوتر دەبێت. ئێمە خۆمان بە بەشێک لەم بزوتنەوە شۆڕژگێڕانەی ئێران دەزانین کە ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە زیاتر پەرەدەستێنێ و بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کە لە چوار گۆشەی جیهان دەنگ و زمان حاڵیەوان بین. لە ناڕەزایەتی بەرامبەر بەم هەلومەرجە و هەروەها بۆ بەرزڕاگرتنی ساڵیادی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی هاوشانی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخرا و دامەزراوە مەدەنیەکانی چالاک لەم ناوچەیە پشتیوانی خۆمان لە مانگرتنی گشتی سیاسی کە ڕۆژی یەکشەمە 25 خەرمانان لە کوردستان بەڕێوە بچێت ڕادەگەینین. ئێمە هەروەها بە شێوەیەکی چالاکانە پشتیوانی لە بانگەوازی 27 ڕێکخرا و دامەزراوە و لایەنی چەپ و دێموکراتیک و فێمینیستەکان دەکەین کە بۆ پشتیوانی لە ئاخێزی شۆڕژگێڕانەی نێوخۆی وڵات لە ڕۆژی یەکشەمە 15 سپتامبری 2024 بەرامبەر بە 25 خەرمانانی 1403 بڵاوکراوەتەوە. ئێمە سیاسەتی سەرکوتی فاشیستی ڕژیمی ئیسلامی و بە تایبەتی لە سێدارەدانە جینایەتکارانەکانی ئەم ڕژیمە بە توندی ئیدانە دەکەین و داوا لە هەموو لایەک دەکەین کە لە دووهەمین ساڵیادی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینادا بە هەر شێوازێکی ممکن و کاریگەر لە دژی ئەو جەنایەتە ناڕەزایەتی دەرببڕن و ڕای گشتی خەڵکی جیهان لە کردەوە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامی ئاگادار بکەنەوە. بڕۆخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ناسراو بە ڕاهی کاریگەر. ڕۆژی پێنجشەمە 22 خەرمانانی 1403 هەتاوی بەرابەر بە 12 سپتامبری 2024 زاینی.